سڵاو کچینە چۆنێ؟ مەتەڵێکمان هەیە لێتان دەپرسم زام دەزانن؟ یاڵا یەکیان هەڵبژێرن؟ یاڵا بۆمان بخوێنەوە. بە منداڵی پیسە بە گەنجی سوورە بە پیری ڕەشە. ئەوە چیا میوەیەکە میوەکی بەهارەیە؟ بانجە؟ نا میوەیەکی بچکۆلانەیە بەبۆڵە. پتەقاڵ؟ نا پتەقاڵ. مێوش لە هاوڕێکت پرسە بزانە. ئەزانی بە منداڵی پیسە بە گەنجی سوورە بە پیری ڕەشە. دەست خۆش. ئەم کاتتان باش کچینە؟ کاتت باش. مەتەڵێکیە لەناو ئەو ڕەنگانە. یەکیان هەڵبژێن بزانین وەڵامەکەی دەزانن؟ باش. یاڵا. بیکەنەوە بخوێنەوە. ئەو لای دیوار تێیدایە سەگێکی هار. ئەو چییە؟ لوت؟ نا لوت نییە. نزیکە لە لوت؟ ئەو لای دیوار ئەوە زمان؟ عافیە زمان. دەست خۆش. ئێستا قوتابیەکانمان یاری دەکەن؟ با بچین مەتەڵیان لێ بپرسین بزانین دەزانن؟ ئەو دوو قوتابی جوانەمان هەیە. ئەم کاتتان باش قوتابیان؟ چۆنن؟ لەو ڕەنگانە مەتەڵێکمان ئامادە کردووە. یەکیان هەڵبژێرن بزانین وەڵامەکەی دەزانن؟ بکۆ بۆمان بخوێنەوە. سەد قوتی ئاو یەک قوتی. سەد قوتی ناو یەک قوتیم. ئەوە چییە ناز؟ دەرفکە. بیری لێ بکەنەوە. پیاز. هاوڕان؟ پیازە؟ تاوا دەستان خۆش بێ. ئەم کاتتان باش قوتابیان؟ باشی. ئەو ڕەنگانە مەتەڵێکی تێدایە. بزانم دەزانن؟ بیخوێنەوە بۆمان باشە؟ یەڵا بیکۆ بیخوێنەوە. پێدانێک و بندانێکە سان مەڕوشانێکە دەست. دەستە؟ دەستان خۆش بێ ڕاستە. دەستان خۆش. کچینە مەتەڵێکتان لێ پرسم؟ لەکوێتان پرسم؟ یەڵە زیوە. ڕەنگێکمان بۆ هەڵبژێرە؟ مامۆستا؟ یەڵە بۆمان بخوێنەوە بزانین چییە؟ بە دوو ئەشکە و دیوارێکیان هەیە. برادەرەکانم بزانم ئەزانن چییە؟ ئافەرین. لوتە. دەستان خۆش. یەڵە بای بای کچینە. ئەم کاتتان باش. کچینە مەتەڵێکمان هەیە. هەڵی دەبژێن بیخوێنە بۆمان بزانین چییە باشە؟ یەڵێکمان بۆ بژێرە؟ بەحری شینە ئاوی تێدایە. من دەزانم ئاسمانە. ئاسمانە هاوڕان؟ بەڵێ. تا دەستان خۆش بێت.